دیارە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستانەوەی کە استراتیژە لە لامان بریتە لەوەی کە لە ناوچە کێشە لە سەرەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کورد پێکەوە بێ بۆ ئەوەی کە پێگە و هێزی کورد لەو ناوچانە پارێزراو بێ و کورد بە بەهێزی بمێنێتەوە. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەوەی کە دیارە ئەم یەکبوونە ئەم پێکەوە بوونە هیچ بەرهەمێکی نییە و هیچ شتێک نەهاتووە کە بێتە ڕێکەوتن لە نێوان لایەنەکان. بەڵام تاوەکو ئێستا هەر هەوڵەکان بەردەوامن و ئەو ماوەیش کە ماومانە ئێمە 12 ڕۆژمان ماوە لە بەردەم تۆمارکردنی کیانی سیاسی و هاوپەیمانیەکان تا ئەم 12 ڕۆژەیش ئێمە بەردەوامە بین لە گفتوگۆکان. هیوادارم و گفتوگانە بەرهەمیانە بێەوە کورد بە پەرتەوازەیی نەچێتە ناو هەڵبژارنەکان لە پارێزگاکانی مووسڵ و کەرکووک و دیالە و سەلاحەدین بە تایبەت لە کەرکووک، چونکە هەمومان نەزانین کەرکووک پێگەی گرنگە بۆ کورد و کورد پێویستە لێرە بە بەهێزی بمێنێتەوە تاوەکو کوردستانی بوونی ئەم ناوچەیە بە بەهێزتر لە جاران دەربکەوێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان هەر سەرەتا ئەنجومەنی باڵا بەیاننامەی فەرمی بڵاو کردەوە کە داواکە هەموو لایەنەکان پێکەوە بوون و پێکەوەبوونی لایەنەکان بە مەرجەوەی کە هیچ لایەنێک لە دەرەوەی ئەو هاوپەیمانەیە نەبێت کۆمەڵی دادگەری کوردستان پێشوازی لێیەکە و کاری بۆەکە ئەو سەرخەر و پشتیوانیە بێت. سوپاس بۆ ئێوەش.